ئەمانەوێ شتێکی وا بکەین باز دروست بکرێت لەو سیارە تۆزوبانە. أنا قصة سيارات كده شوية ببا حجر ڕۆژانە مەفارزمان هەیە لە هەر چوار قەزادا دەنێین و خەڵکێکی ئەگزا زۆری سیارێکی ئەگزا زۆریشمان دەستگیر کردووە. زۆربوونی ئەو مەسەلە پێویستی بە بڕیارێکی مرکزی هەیە لە دەسەڵاتی باڵای حکوومەتەوە بۆی بڕیار لەسەر بین کۆتایی پێبینین. ئێمە هۆکار نین لە هاتنی ئەو هەموو ئۆتۆمبیلە ناسایەوە بوونیان لەسەر شەقامەکان. پێویستە دەستیان بەسەردا بگیرێت لەبەر ئەوەی ئۆتۆمبیلی ناشەرعین. لارێمی کوردستان بە سەرزاری خەڵکەوە بە ئۆتۆمبیلی بێ تابلۆ و بێ بەڵگەنامە دەوترێت تۆزوبە. ئامارەکان دەڵێن کە ئێستا ژمارەیان زیادی کردووە. سەرچاوە فەرمیەکانی پۆلیسی هاتوچۆش زیادبوونی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە بۆ هێنانی بە قاچاق دەجێڕنەوە و خۆیان لە هۆکاری زیادبوونی ئەو ئۆتۆمبیلانە بێبەری دەکەن. ئەو ئۆتۆمبیلانە لە ناو سەنتەری شارەکاندا بە ڕێژەیەکی زۆر کەم دەبیندرێن چونکە دەستگیر دەکرێن و لە ناو دەبرێن. بەڵام لە بەشێک لە قەزا و ناحیەکاندا ئەو سزایە کەمتر هەستی پێدەکرێت و بگرە لە هەندێک شوێن ئەو سزایە هەر نییە. ئەگەر تەماشای ژمارە و جۆری تابلۆکان بکەین لۆگۆ و تابلۆی زۆربەی وڵاتانی جیهان هەموو لەو ناوچانەدا دەبینین چونکە دەواازە و سنتەرەکانی ئەو قەزا و ناحیانە پڕ بوون لە ژمارەی ئۆتۆمبیلی ئەوروپی و وڵاتانی عەرەبی و بێتابلۆ کە بەشێکی زۆریان ساختن. ئەو ئۆتۆمبیلانە هێندە زۆرن خەریکە ئەو بازاڕانەش قۆرق دەکەن و ئەو شارانە دەخنچێنن. هەموو ئەوانەی باسمان کرد بوونەتە بەشێک لە هۆکارەکانی ئەو گرفتە گەورانەی کە بۆ هاتوچۆ و لایەنی یاساییش دروست دەبێت. لە زۆربوونی ڕووداوی هاتوچۆ و دروستبوونی ئاژاوە و پابەند نەبوون بە یاساکانی هاتوچۆ و یاساشکێنیشدا بەشێکی هۆکارەکانن. بەرنامەی ترافیک گەمجارە بە دوواداچوون دەکات بۆ گرفتێکی گەورەی هاتوچۆ کە هاوکات جگە لە بواری هاتوچۆ لە بواری یاسایی شوکایی کۆمەڵایەتیشدا بۆتە کێشە. ئەو گرفتەش بریتیە لە زیادبوونی دیاردەی ئۆتۆمبیلی بێ تابلۆ و بێبەڵگە کە بەشێکیان بە زمانی میلی پێیان دەگوترێت تۆزوبە. لە سنووری بەڕێوەبەرایەتی سۆران بدور نییە لە وەکو سنوورەکانی تر کە سیارەی بێ ژمارە کاتی یا مەنەفێس یا ژمارەکانی تری جنوبی پێوە دیارە ئەوانە. بەڵام ئێمە بە هەماهەنگی لەگەر هاتوچۆی سۆران و هاتوچۆی هەولێر توانیتمان داواکاریەک پێشکەشی وەزارەتی ناوخۆ بکەین بۆ ئەو سیارانی کە لە خوار مۆدیلی 2000 لە خوارەوەنا بتوانین ڕێگا چارەیەکی گونجاویان بۆ بدۆجینەوە بتوانین ئەو سیارانە تابلۆیەکی هەمیشەیان پێ بدرێتن. تا ئێستانێکە وەڵام نەدرایتەوە کە ڕێگا چارەیەکە چۆن دەدۆزرێتەوە. ئەو سیارانە پێش ساڵەکانی دوای ڕوخانی ڕژێمی سەددام ئەو سیارانە زیاتر داخلی کوردستان بووینە و هەروەها لە ساڵەکانی 2003 بەسەرەوە تاکو 2002 ئەوانە سیارەکان کە داخلی کوردستان بووینە لە حدودەکانی بەبێ ئەوەی کە لە گومرگەکان داخل کرابن یا زۆریان تەزیق کرابنەوەنە بە قاچاق هاتوون. ئێرە قەزای سۆرانە لەو ناوچەیەدا ماوەی چەند ساڵێکە گرفتێکی گەورەی هاتوچۆ سەری هەڵداوە کاویش زۆربوونی ئۆتۆمبیلی بێ تابلۆ و بە زمانی میلی خەڵک ئۆتۆمبیلی تۆزوبایە. لە 2000 بەسەرەوە بڕیاردرا کە ئەو سیارانە ڕقم بکرێن. وەزارەتی ناوخۆ سپاسیان دەکەین زۆر بە گەرمی پێشوازی لە داواکاریەکەی بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆی کوردستان کرد. بەڵام بە حکمی ئەوەی کە هاوڵاتیان وەکو پێویست استقبالی داواکاریەکە ئێمەیان نەکرد وەکو پێویست نەبوو. بەڕاستی ئێمە گلەیمان لە هاوڵاتیان ئەوە بووکە بۆ ینی استقبالی ئەو بڕیارە نەکرا. بە گوێرەی ئامارەکانی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان ژمارەیە و جۆرە ئۆتۆمبیلانە لە سەرووی 500 ئۆتۆمبیلەوە دەبێت
بەڵام بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەولێر ڕای دەگەێنێت کە ژمارەیان 10,000. ئەو ئۆتۆمبیلانەش زیاتر لە شارەکانی سۆران، ڕانیا، سەید سادق و قەڵاتزە و چەندین ناوچەی تردا هەن. بۆیە لە بەرنامەی ترافیک هەموو ئەو ڕاستیانە دەخەینە ڕوو بە دوواداچوونیشیان بۆ دەکەین. طبعا دیاردەکە نوێ نییە بەداخەوە زیاتر لە 7 تا 8 ساڵە ئەو دیاردەی سیارەی بێژمارە پێیا بووە، ئەوەی تەزدیرە ئەوەی ژمارەی نیە، ئەوەی لە بازاری باناوی معاملەی تۆزبا قسەی پێکرێ. لە سەرەتاکان ئەمە پێمان وابوو چارەسەریان ئاسانترە، بەڵام چارەسەری درەنگتر هات. ئێمە 2 ساڵ پێش ئێستا پرۆژەیەکماندا جەنابی سەرۆکی حکوومەت ڕاستەوخۆ بۆ وەزارەتی ناوخۆ و پارێزگای هەولێر پرۆژەیەکمان تەقدیم کرد. ئەگەر بەپێ ئەو پرۆژەی بایەمە قەنەعەتمان بوو گەیشتبووینە مەرحەلەیەکی زۆر باش. ئەو پرۆژەی تا ئەندازەیەک جەنابی سەرۆکی حکوومەت بە موافقەتی لەسەر کرد، بەڵام بۆ لەناو هەندێک کەسی لیژنیان بۆ دروستکردن ئەو لەناو ئەو لیژنانە دەستکاری ئەو پرۆژەیەکرا. ئەم قەنەعەتمان ئەو دەستکارە بووە مایە ئەوەی کە خەڵک بە پیر چارەسەری ئەو مۆزوعی نەچێ. ئەمن پێما بۆ ئەگەر خودی پرۆژەکە دەگەر ئێمە مناقەشە کرابە ئەمە ئێستا لە دەڤەریمە کۆتایی بۆ مەسەلەوە هاتبوو. هەندێک معرەز هەندێک خۆ پیشانگا بازرگانیان بە جۆرە سیارە ناکرد. ئێمە لە 2 هەفتەی ڕابردوو بڕیارێکماندا کە ئەو پیشانگایانەدا بخۆین بۆ ماوەی هەفتەیەک ئینزارماندانی. ئێستا پیشانگایەکان بە کاملی داخسترێنەوە. ئەوە هەنگاوێکە بۆ بەرایگرتن لە زیادبوونی، چونکە ئەگەر پیشانگە هەبی لە شوێنەکانی کە ڕوودێراکەن گەنە مشکلەکە تەنها مشکلی سۆران نییە، مشکلی ڕانیە، مشکلی قەڵازیە، مشکلی تا ئەگاتۆ منتیقی ئاکرێ و ئەو شارانەی کە دەوروبەری شارە گەورەکان ئەو ئیشیان ئەو دیاردیان لێ زیاترە. بەڵام بۆ لە سۆران بازارێکی گەرمی هەمیشە لە هەموو شتەکانەوە هەیە. خەڵک ڕوودە سۆرانەکە و پێی وایە لە سۆران چونکە حاڵەتەکە زۆر بۆ ئێمە ئێستا بەو 4 قەزای لەسەروی ڕەنگە 5,000 سیارەمان هەبی لەو بابەتەیدا. مەسەلەی ئیجرعات تۆ لە ئیجرعات لەگەڵ کۆمەڵێک سیارە ئاسانە، بەڵام ئیجرعات لەگەڵ دیاردەیەک زەحمەتە. 5,000 سیارە وەکو مەسئول تەعاملی دەکە بکە تەنها لە سنووری ئێرە لە سنووری ئەو 4 قەزایی زیاتر لە 5,000 سیارە چێ بەکاری دێنێ؟ هەموو خەڵکی گوندەکان، پێشمەرگە، خەڵکی هەژار تووشی ئەو حاڵەتی کڕین و فرۆشتن بووە. چۆن تەعامل دەگەڵەوەی کە لێتێکدانی بڕیارێک بدەیت کە هەم ئەوان زەرەر نەکەن و هەمیش لەسەر حسابی لایەنی یاسایی نەبێ. ئەوە بڕیارێک بوو کە بڕیارێکی مرکزی پێویست بوو بۆ هەموو شوێنەکان، توکە تەنها لە منتیقەی سۆران ئەو مەسەلە نییە. ئەمە زۆر جەبرایمان لێگرتنە، زۆر سیارە لەو سیارانە جیرانە، زۆر سیارە لە محکەمەی لەگەڵ ئەوەی کێشیان هەبوو حەزز کراینە و ئێستاش نەدرایەوە خاوێنەکان، بەڵام 1 و 2 سێنیە معالەجیان بکرێ. ئەمە پێمان وایە بەپێ ئەو پرۆژەی کە ئەمەدا بمانە سەرۆکایەتی حکوومەت بۆ مەرحەلی یەکەم ئەمانتوانی هەموو سیارەکان لە ماوەیەکی دیاریکراوی چەند مانجیدا تۆمار بکەین لێرە و ڕقمێکی تایبەتی یا ژمارەیەکی تایبەتیان بدەین نەکو ژمارە ئاسایی تا بە مەرحەلەی خۆی داڕۆن. لێرەدا بۆی بۆمان ڕوون باوە ئایا ئەو سیارانە دزراون، ئەو سیارانە کێشەی قەتلیان دەناودایە، ئەو سیارانە تەزدیرن لێکمان کرا بۆ بژارێکمان کرد با بزانە ئەو سیارانە چۆنن. ئەو زەمانتوانی بە بۆ مەرحەلەی دوم ئەو سیارانێ مشکلان نییە بە غەرامەیەک بمانتوانن بە ڕقمیان کەین. بەڕێبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆش ڕای دەگەێنێت کاوان کاتێکیان دیاری کرد بۆ چارەسەری ئەو گرفتە، بەڵام خاوەنی ئەو ئۆتۆمبیلانە بەشێکیان کەمتەر خەم بوون، پابەند نەبوون، بۆیە سزای یاساییان درراوە. سەبارەت بە ئەو ئۆتۆمبیلانی کە تۆمارانە یان بێدایک و باوکیان تۆز و بایان پێڵێن ئەو وەزارەتی ناوخۆ کاری لەسەر کرد بوو. لە ساڵی 2007 ڕێنمایەک دەرچوو بە ناوی ڕێنمایی تۆمارکردنی ئۆتۆمبیل لە تۆمار نەکراوەکان. مدەی 4 مانگ درا بۆ ئۆتۆمبیلانی کە لە هەرێمی کوردستانن و تۆمار نەکراون، ڕقمی ئەژنەبیە نەیبردوتەوە یان بێڕقەمە و ئیجرعاتێکی زۆر ڕێکوپێکی بۆ لەناو ڕێنمایەکە بۆ جێبەجێ کرابوو و لە دایری مرور لە هەموو هەر سێ هاتوچۆکان تۆماریان کرد. کۆمەڵێک زۆر لە ئەو ئۆتۆمبیلانی کە بێسەرەتا بوون تۆمار کران و خەڵکێکی زۆر سوودمەند و حکومەت لێ سوودمە بوو کە ڕسوماتێکی وەردەگرێت بە بۆنەی تۆمارکردنی ئەم ئۆتۆمبیلانەوە. بەڵام ناکرێت تۆ ئەم ڕێنمایە بە شێوەیەکی کراوە بە جێبەڵی هەر کەسێ ئۆتۆمبیلێک بێنێت نازانی مەزدەڕەکەی لەکوێیە و تۆماری بکات. بۆیە لەناو ڕێنمایەکە هەر ئۆتۆمبیلێکی کە تۆمار بێسەرەتای یاخۆن تۆمار نەکراوە خاوەنەکەی دەبوایە تەعهودێکی بنووسایە کە ئەم ئۆتۆمبیلە بە شێوەیەکی هیچ دزی نییە یان هیچ کێشەی لەسەر نییە و لە حاسیبەی مرکزی دەدرا ئەگەر هی دزرا و یان کێشەی دەستی بەسەرا دەگیرە.
ئەم ڕێنمایە لە سیوێکی 2017 کۆتایی پێهات. ئەو ئۆتۆمبیلانەی کە لە سەر و مۆدل 2000 هەمووی ئەیگرتەوە. مجموعی ئۆتۆمبیلمان کە لە خوار مۆدل 2000 ئەم ئۆتۆمبیلانە ئەم ڕێنمایە نەیگرتەوە. ئێمە نووسراومان بۆ کرا لە بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆ کە وە خشتەیەکەمان بۆ نێردرا. ئەو خشتەیە ئۆتۆمبیلانی خوار 2000 نزیکی 500 ئۆتۆمبیل بوون. یعنی بەو شێوازە نەبوون کە بە هەزارەهان کە باسی دەکرێت. بۆیە ئێمە ڕێنمایەکانمان درێژ نەکردەوە و هەروەها سەرۆکاتی ئەنجومەنی وەزە ڕەزامەندی دەرنەبڕی بۆ تۆمارکردنی ئۆتۆمبیلەکانی خوار 2000. بۆ ڕێگریکردن لە زیادبوونی ئەو دیاردەیە سەرەڕای نیگەرانی وەزارەتی ناوخۆ لە ئەدای بەشێک لە بەڕێوەبەرایەتەکانی پۆلیسی هاتوچۆ کە وەک پێویست لێ پێچینەوەیان نەکردووە، بەڵام پۆلیسی هاتوچۆی قەزای سۆران ئەوە دەخاتە ڕووکە ئەوان بەردەوامن لە سزادان و دەست بە سەرداگرتن و نەهێشتنی ئەو دیاردەیە. لە ڕێگەی گەڕان و دانانی مەفرەزەی چاودێری لە شەقامەکان و لە ناو بازاڕەکان، بەڕێبەری پۆلیسی هاتوچۆی ناوشار لە سۆران دەڵێت سزادان و لێپێچینەوە زۆر جار هەڕەشە و کێشەی گەورە بۆ ئێمە دروست دەکات. ئەمە لە کاتێکدایە کارچی پۆلیس ڕێخستنی شەقام و کەمکردنەوەی ڕوودا و کاراسانیە بۆ هاتوچۆ و ئامرازەکانی گواستنەوە و پیادەڕۆ. ئەم وەکو بەڕێوەبەراتی هاتوچۆی سۆران ڕۆژانە هەستین بۆ دانانە مەفرەزە نۆ شەقامێت سۆران و نەهێلان قەلەباڵغی و ئێکجارز و نۆ شارعێت سۆران. مە ڕۆژانە ئەم مەفرەزێت هاتوچۆی پێکینین ڕۆژ و جیگا و سەعەتەوەی دیار نییە وەختەی ئەم مەفرەزە دانین. لەبەر زۆری ژمارەی ئەو ئۆتۆمبیلانە ڕێو شوێنەکان قوڕس کراون. زۆر جار پۆلیسی هاتوچۆ تووشی کێشە دەبێت. ئەو ئۆتۆمبیلانە زۆر جار کێشەی گەورە دروست دەکەن و دەبنە سەرێشە بۆ دانیشتوان و دەستگا ئەمنیەکانیش کە زۆر جار شەڕی گەورە دەخڵقێنێ لە نێوان خاوەنی ئۆتۆمبیلەکان. لە ئەنجامی سەرپێچیکردن و وەستان لە شوێنی قەدەغەکرا و هەروەها پابەند نەبوون بە یاساوە ڕوودا و دروست دەبێت. وەزارەتی ناوخۆ هەوڵ دەدا کە ئۆتۆمبیلی نوێ بێتە بازارەوە، نەک ئەو ئۆتۆمبیلە کەونانەی کە ژینگە پیس دەکەن و کە کێشە بۆ ژینگە دێنێنەوە ئێمە بمێنێت و تۆماریکەین. دوای تەواوبوونی ئەو ڕێنمایە ئەرکی سەر بەڕێوەبەرەتەکانی هاتوچۆ کە لە ڕێنمایەکە زۆر وازەحە کە پێویستە ئەو ئۆتۆمبیلانەی لەسەر جادەکان دەبینرێن دەستی بەسەرا بگیرێت و مامەڵەی ئەو ئۆتۆمبیلانی لەگەڵکەن کە ئەو ئۆتۆمبیلانی کە ڕێنمایەشی کە هەیە ساڵی 2016 دەرچووە کە ئەو ئۆتۆمبیلان دەستیان بەسەرا دەگیرێت و ئەگەر خاوەنە حەقیقەکەی کە سەرناوی هەیە دیار نەبوو بە مەزاد دەفرۆشێت و ئەو پارێ بۆ حکوومەت وەکو مسادەرەی لێ دێت. بەڵام بەداخەوە بەڕێوەبەرەتەکانی هاتوچۆ کەم تەرخەم بوون و دەقی ڕێنمایەکانیان بە تەواوەتی جێبەجێ نەکرد لە بابەتی دەست بەساکردنی ئەو ئۆتۆمبیلانە زۆر بەداخەوە یان دەبوایە دوای دەرچوونی ئەو ڕێنمایانە ئەو ئۆتۆمبیلانە هەموو نەهێڵدرانایە لە ناو بازاڕە و دەستی بەسەرا بگیرایە. بەداخەوە ئێستا لە پێشانگاکان زۆر بە ئاسایی مامەڵەی پێوە دەکرێت و تەسەوەریم بەڕێوەبەرەکانی هاتوچۆ بەڕێوەبەرەتەکانی هاتوچۆ لەم بابەتش ئاگادارن و بەڵام هیچ ئیجرئاتیان بەرامبەر نەکردو.
ئێستا چارەنووسی ئەو ئۆتۆمبیلانە نادیارە و لە نێوان مەرگ و ژیان گیریان خواردووە. هاوکات سەرۆکی یەکەی کارگێڕی قەزای سۆرانیش بە بڕیارێکی فەرمی هەموو ئەو پێشەنگایانەی داخستووە کە ئۆتۆمبیلی بێژمارە واتە تۆز و با دەفرۆشن و بە توندی سزای خاوەنەکانیان دەدات. بەڵام ئەو داخستن و سزایش کاردانەوەی جیای بە دوای خۆی داهێناوە. بەنسبەت ئێمە ئەو پێشانگایانەی کە پێیان داخستینە حکوومەت دیارە ئەوە جاری یەکەم و دووەم نییە، چەندین جار ئاگادارمانەکەنەوە یان قەپات بکەن یان داوامان لێ ئەەکەن ناکرێ عەقدی سیارەی بێتابلۆ بنووسن. ئێمەش بەڵێننامەماندا نەک ئێستا ئەوە جاری سێمە ئەمە بەڵێننامەی ئەدەین بە حکوومەت کە بەڵێ عەقدی سیارەی بێتابلۆ نانووسین. بەڵام حکوومەت ئێمە داواکاریەکمان لە حکوومەتەیە. حکوومەت ئەگەر بتوانی باشترین چارەسەر بۆ ئێمە پیشانگاکان و خەڵکی دەڤەری سۆرانیش بتوانی لە بازگەکان نێڵی سیارەکان داخیل بن. ئەگەر بێت و لە بازگەکان داخیل بن بەڕاستی ئەوە کۆنتترۆل ناکرێت، بەنام سەرەتا دەبێت لە بازگەکان کۆنتترۆلکەی اینجا بێ مەسەنەن بێ پێشانگاکان بە ئێمە دابخەیان خەڵکی ئاگادار بکەوە. لۆ نمونە ئەو قەزایە گەورەیە کاکە بە هەزاران سیارەی تۆزبای تێدایە بێتابلۆی تێدایە. ئەگەر ئەو کات ئەو سیارانە باج و مەنەفستیان لۆ نەکرابە بڕوا بکە ئێستا 5,000 بلوانەیە 25,000 سیارە بە ئێستا. ساڵی 2005 بەشێک لەو سیارانە باجیان لۆ دەرینان مەنەفستیان لۆ دەرینان بێکێشە بوون. ئێستاش ئەو سیارانە هەرماون بێکێشە داوا لە حکوومەت دەکەین ئاسانکاریە لۆ هاوڵاتیان بتانی ئەو سیارانەی کە بێ تابلۆنە سیدی هەیە کاکە لە سیدیە دەم کێشەی لەسەر هەبی دزیاری بێ حکوومەت بە عەجزیکە بەخۆی لێرە خەلیلەکە ئەلێرەیە حکوومەت ئەبێ بەرنامەیەشی جوان و پوختە و تێر و تەسەلی هەبی نەکرد لۆ با بڵێن سیارەی تۆزوبە بەڵکو یعنی کۆمەڵک شتی دیکە هەیە تەزاوزاتی دیکەشەیە ئەکرێ پێداسوونەوێکی ورد بکە بەسەر ئەو خاڵان دابشتەوە کە هەیە شلۆقن نەتوانی وەکو پێویست کە بڕیاری شەدەن ناتوان وەکو پێویست جێبەجێ بکرێ حقیقەت حتا حکوومەت ئەبێ پێداسوونەوێشی زۆر بەوردی لەسەر ئەو مارەزە تۆزوبایانە بکاتەوە کە دای دەخەی سەر و سەرچاو قبولی تر دای دەخین ئەڕۆینەوە ماڵێک کەسابەت ئەخر هەر بوەستینەوە یەک هەفتەیە ئەوە ئیشوکاری مێدەین لێر لەسەر زاریێرە ئەوەسین چاوەڕوانی وەڵامی حکوومەتین حکوومەت ڕێگە بۆی بدا باز دروست بکرێت بۆ ئەو سیارانە ئەمانەیە ئیشێکی وا بکرێت ئەو خەڵکەش هەموو بێ ئیشکاتیتەوە ئێستا تقریبان چەند ڕۆژێکی ئەمرێک دەرچووە ئەو معرەزانە قەپاتکەین ئەمە لە خزمەت داواکاری حکوومەتین بەڵام لێرەدا ئەمە مهمترین چیشتیە ئەوەیە کە باز بۆ ئەو سیارانە بکرێت ئێمەش پێمان خۆش نیە سیارەی تۆزووە لە معرەزی ئێمە بفرۆشی ئێمەش کڕین و فرۆشتن پێ بکەین بەڵام ئیدی ئەگەر داخیل ئەبن کە دێتە ئێرانە بە سەیتەرە تەبان داخیل لەبی ئەمەش داواکاریمان ئەوەیە ئەمانەوێ شتێکی وا بکەین باز دروست بکرێت لە ئەو سیارە تۆزوبانە بۆ ئەوەی ئێمەش ئیشی خۆمان بکەین و معرەزی خۆمان بکەین هیچ کەسێک ڕەزامەندی ئەوە لەسەر ئەوەز ناکرێت. ترافیک لە ئەنجامی بەدواداچوونی بۆ ئەو دیاردەیە بۆی ڕوون بۆتەوە کە نەبوونی ئەمانجی نێوان دەستگاکانی پەیوەندیدار و لاوازی لە لێکۆڵینەوە لەو گرفتە و پشتگوێ خستنی زۆربوونی ئەو دیاردەیە هەمووی لە ئاستۆی لایەنی پەیوەندیدارە. ئەو وەرکەش بۆ ڕێگریکردن لە لێشاوی ئۆتۆمبیلی تۆز و باو دزرا و بێبەڵگەنامە دەبێت سەرەتا لە دەواازە سنووریەکان و ناوچە سنووریەکان ڕێگری لێ بکرێت. بەر لە هەموو شتێک وەکو سەبەب ئێمە هۆکار نین لە هاتنی ئەو هەموو ئۆتۆمبیلە ناسایەوە بوونیان لەسەر شەقامەکان چونکە ئێمە سنوورەکان دەست ئێمە خۆی لە دەست ئێمە نییە طبعاً ئەوەی کە دێتن لە سنوورەوە دێتن و پێویستیشە کە دێتن بە شێوەیەکی یاسایی بێ ئەوەی کە بە ژمارە کاتیەکانەوە دێتن ئەوە ئێمە دەتوانین کۆنتترۆلی بکەین چونکە لە دەواازە سنوورەکان بەڕسمی هاتووە بەڵام ئەوەی تر لە دەواازە ناڕسمیەکان هاتەوە بە شێوەی قاچاق هاتووە طبعاً خۆتان دەزان ئێمە دراوسەی لەگەڵ ئیران دەتوانین لە خەتی قاچاق لەوێ بهێنی لە تورکیا بە هەمان شێوە سووریا کە بەخۆی بە بەردەوام پشێوی هەیە لەوێش دێتن لە شارەکانی ناوەڕاست و خواری و عراقیان لەگەر وڵاتانی کەندا و هاوسنوورن بە هەمان شێوە لەو شێوانانە داخل دەبێت واتە هۆکارە ڕئیسەکە ئێمە نین بەڵام چارەسەریەکە ئێمە دەتوانین بە شێوەی کاتی بیکەین ئێمە وەکو چارەسەر چەند پێشنیارێکمان داوەتە وەزارەتی ناوخۆ بۆ ئەوەی کە
ئەو ئۆتۆمبیلە نایاسایانە لە ئەوەی کە هەنە لەسەر شقام بیکەیان بە یاسایی چونکە بەڕاستی بوونیان ئەمری واقعە یعنی ئێستا سیارەیەک و دوو سێنیە بڵێ بە دەست بە سەداگرتن کۆتایی بە کێشەکە دینی ژمارەیان لەوانەیە لە دەیان هەزار ڕەت بکاتن یعنی ئێمە هەندێک ئەحسایاتی ناڕسمی هەیە کە دەڵێتن لە سۆران لە بۆ نمونە 5,000 یاخود 6,000 هەیە ئێمە دەڵێن لەوانەیە زۆر لەوە زیاتر بێ لە گەرمیان بە هەمان شێوە لە ڕاپەڕین بە هەمان شێوە واتە ژمارە ئەو ئۆتۆمبیلانەکە کۆی کەلوانە خۆی لە نزیک 100,000 بداتن. ئێمە ڕۆژانە مەفارزمان هەیە لە هەر چوار قەزادا دەنێین و خەڵکێکی ئەگزا زۆری سیارێکی ئەگزا زۆریشمان دەستگیر کردووە غرامێکی ئەگزا زۆریشمان کردووە و هیچ وەختیش ئێمە لە گرتن و سەرپێچیکاران نەترساوین و ناشترسین. منافذة سيارة كده شوية ببقى حجز باشا دز بدورينا وشو حجز كي باشا ساشا خرجنا دیاره گله که زور سوران تذکرن گله سوران تذکرن بجن ایرا اجرات نذکرن از حس کم اون گله یونه کن روزی که بین دیانا ببینن بین قضای سوران ببینن که وقت نیه چون ام روزانه مفرزه دانین ما بلگه تای بلگه دشین نشواندن که ما اجراات تای اجراات تونجی میته و به فرق جدایی هر کسی بیدن قضای سوران مترسی بو کارمنده هاتش زورت سره بس او مترسیانه سبب نابی امشیلا خو صار بینه و ام بردوام بین شیلا خو اجراات خود گلکن زور جره های تهدید کارمنده هاتچی هاتی کرن تهدید لیدانه تهدید کشنه تهدید فاصله کردنه بس او شوله تاثیر کارمنده من هاتی کرن ام کارمنده من ویز زده ترن کوانت شنب ترسن و سا ارکی خو بردوام و شوله که جانت کن ئێمە لە هەولێر ئیزراعات دەکەین لە سۆرانیش ئیزراعات دەکرێت بەڵام ڕێژە جیایە کاتێک کە دێنە ناو هەولێر تاکتاکە دێن یعنی بوونیان کەمە خۆی بتەوێنێتەوێتن دایمە لە سنتەری شارەکان زیاتر جێبەجێکردنی یاسا ئاسانترا و جگەلەوەی هەولێر خۆ دەزانی حیزام ئەمنی هەیە ئەوانە کە داخل دەبن لە خاڵەکانی پشکنینەوە داخل دەبن بۆ ئیزراعاتکردن لە گەریان ئاسانترا بەڵام سۆران خۆ دەزانی شوێنێکی کراوەیە جگەلەوەش ڕێژەی ئۆتۆمبیلەکان کە لەوێ هەن کە بەنایاسین ئەوە ڕێژەیەکی یەکجار زۆرە بۆیە هەرچەند ئیزراعات بکەن پێوە دیار نییە ئەگەرنا ئێمە ئاماری ماگانیان هەیە کە دێتە لای ئێمە دەزانین ئەوانیش ئیزراعات دەکەن بەڵام ئایا ئیزراعاتەکە بەقەدەر ئەو هەموو ژمارە زۆری ئۆتۆمبیلێ بێگومان نەخێر ڕێنمایەکان زۆر سریحە ڕێنمایەکان بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران باواژۆی بەڕێز وەزیری ناوخۆ کە لە ناو ڕێنمایەکانە فەرمانی داوە دەڵێت دوای کۆتایی هاتنی ئەو ڕێنمایانە ئەو ئۆتۆمبیلانەی ماوە پێویستە دەستیان بەسەردا بگیرێت لەبەر ئەوەی ئۆتۆمبیلی ناشەرعین زۆر وازەحە وەزاراتی ناوخۆ بەڕێز وەزیری ناوخۆ بە بەردەوامی پشتەوانی بەڕێبەرەتەکانی هاتوچۆیە بەڵام پێویستە ئەوانش ئەرکەکەی لەسەر خۆیان جێبەجێ بکەن بێ ئەوەی هیچ حسابێک بۆ پلە و پۆستی هەر کەسێ بکەن کە ئەو ئۆتۆمبیلانن لەلایە چکۆ ئێمە یاسا سەربەرە و ناکرێت ئێمە بڵین یاسا تەنها بۆ کەسانێک بێت و بۆ کەسانێکی ترێت. ئێمە دەستیان بەسەدا دەگرین و کۆمەڵێک ئیجراعات هەیە لە بۆیان دەکەین کە ئەوانش ئیجراعاتی چۆن دەڵێ تەرقیعین پینەکردن ئەوانە ئیجراعاتی یاسایی تەواوی چونکە ئێمە ئەوانە دەنێرینە هۆبەی کامیرەکان ئەگەر هەر سەرپێچیان ئەنجام دابێتن لەوێ هەیە و سەرپێچەکان لێ دەستێنین لە دوای ئەوە
تعهدیان پێ پڕ دەکەینەوە کەوانە بیبەنە دەرەوەی هەرێم بەڵام کە لە دەرەوەی هەرێم دەبێتن دوای هەفتەیەکی تر بە هەمان شێوە دێتەوە هەواتە چارەسەری سەرەکی تەنها تۆمارکردنیانە بالنسبة سنوري ما جوازي که هگل همه سنوريت كردستانه اگه بي تماشا بكن ايرا سيارة اجار زور بي اوليات تاي بس او شولا مسار ناكتا شولا خو اما کو کارمندت هاتشو ارکه خود جان جیبیجیت کن ایرا مشاکل زور تای بس ام مشاکلنا نابیت سبب کو ام شولا خو صار بین ام هبر دوام مثل شولا خو هر کسی جی گلیل منطقه ما هیا دشیتن بیتن بزانید ببینید کنه ایرا منطقه کو چطوره اگر بین تماشا کن وقتی ام مفرزه دانین اجراءات اگر خلط کن به فرق جدایی هەموو ئەو گرفت و کێشانە پێویستیان بە چارەسەرێکە بەڵام پێدەچێت ئەوەندە ئاسانیش نەبێت چونکە پسپۆڕ و شارەزایان لە چۆنیەتی دانانی میکانیزمێک بۆ چارەسەرکردنی ئەو دیاردەیە ناکۆکن و بۆچوونی جیاوازیان هەیە بەپێی بۆچوونی بەشێکی خەڵکی هۆکاری چارەسەر نەکردنی گرفتەکە ڕێک نەکەوتنە لەسەر ئەو بەرژەوەندیانەی کە لە کاتی هاتنی ئەو جۆرە ئۆتۆمبیلانەوە دەست دەکەوێت.